گوندی ئازادی سەرای گیر و گرفتە سروشتی و دەستکردەکان بۆ دانیشتوانی گوندەکانی کوردستان، بەڵام گوندنشینان هەمیشە لە خەمی پاراستنی گوندەکانیان و هەوڵی زیادکردنی بەرهەمە خۆماڵەکانیاندا بوون. گوندی ئازادی سەر بە ناحیەی مەیدانە لە ئیدارەی گرمیان، 2 کیلۆمەتر لە ناوەندی ناحیەکەوە دوورە و نزیکەی 75 ماڵ لە گوندەکە دەژین. خەڵکی گوندەکە گرنگی بەکاری خۆبژێوی دەدەن و کاری سەرەکییان ئاژەڵداریە. زۆرینەشیان گامێش بەخێو دەکەن و لە زەویە کشتتوکاڵەکانیشاندا خۆراک بۆ ئەو ئاژەڵانە بەرهەم دەهێنن. بە وتەی دانیشتوانەکەی بنیادنانی گوندەکە بۆ زیاتر لە 200 لەمەوبەر و سەرەتای ساڵەکانی 1800 زایێنی دەگەڕێتەوە. بنەچەی بنیادنەرانەی گوندەکە خەڵکی سنووری خانەقین بوون و بەخێوکردنی گامێش پیشەی سەرەکیان بووە. دەمەوبەیان و پێش دەرکەوتنی تیشکی خۆر گامێشەکان دەدۆشرێن و شیریان دەوەردەگیرێت. لەگەڵ هەڵاتنی خۆر و ڕووناکبوونەوەی گوندەکەدا ئاژەڵەکان بەرەو لە وەرگا و ئاوی سیروان بەڕێ دەکرێن. ئاوی سیروان بە تەنیش گوندەکەدا دەڕوات و بەرەو ناوچەکانی دیکەی عێراق درێژ دەبێتەوە. گامێش ئاژەڵێکی بەرزە و دەبێت بە هەستیاریەوە مامەڵی لەگەڵ بکرێت. بە خێوکردنی زەحمەتە و خەرجیشی زۆریشی دەوێت. ئاوێشی زۆری پێویستە، هەر بۆیە بەخێوکردنی لە توانای هەموو کەسێکدان نییە. ئەگەر بەهۆی گۆڕانی کەشوهەوە یاخود دەستێوەردانە مرۆییەکانەوە ئاو کەم بێتەوە، ئەوە گامێشەکان لە ناو دەچن و گوندەکەش بە بێداهات دەمێنێتەوە. ئەم ئاژەڵە ڕۆژانە لە نێوان 7 بۆ 10 کیلۆ شیری هەیە. لە شیرەکەی چەورترین و بێچەورترین بەرهەمی شیرەمەنی بەرهەم دەهێنرێت. بەرهەمەکانی ئەم گوندە پێک دێن لە شیری خاو، قەیماغ، ماست و چەند جۆرێکی پەنیر.
کاری گوندەکە پێکەوەیە و هیچ جیاوازیەک لە نێوان ژنان و پیاواندا نابینرێت. بەخێوکردن و لە وەڕاندنی ئاژەڵەکان لە ئەستۆی پیاواندایە و ژنانی سەرقاڵی دروستکردنی بەرهەمە شیرەمەنەکانن.